سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. بیلاڕووفم کاتی ئابووریە. ئەم ئێوارەیە ئەم بابەتانەتان بۆ باسەکە. کاری لیژنەکان بۆ داهاتی نانەوتی هەرێم و پشکی فیدراڵی کۆتایی هاتوو. گەڕانەوە هەولێر بەپێی زانیاریەکان ناکۆکی لەسەر بڕ و پشکی فیدراڵی هەیە و بۆچوونی هەردوو لە وەرگیرە. نرخی زێر بەردەوامە لە بەرزبوونەوە. ئۆنسەیەک لە 3400 دلار تێپەڕی. بۆ یەکەم جار لە مێژوودا نرخی گرێبەستی پێشوەختەی زێر گەیشتە 3534 دلار. بەپێی راپۆرتی دارایی کۆمپانیای داناغاز کە لە هەرێمی کوردستان کار دەکات، داهاتی لە 190 میلیۆن دلارەوە بۆ 171 میلیۆن دلار کەمی کردو، بەڵام قازانجی بەراورد بە نیوەی یەکەمی ساڵی ڕابردوو لە 100 زیادی کرد. دوای 4 مانگ لە ڕاگەیاندنی پاکێجی سزای باجی گومرگی ئەمریکا بۆ سەر هاوردەی کاڵا و شمەک چووە بواری جێبەجێ کرد. کەمێک باسی موچە و کاری لیژنەکانتان بۆ کەم کە لە نێوان هەرێم و بەغداد لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بەڕێوەچووە. هەوڵەکان بۆ جێبەجێکردنی بڕیاری 550 ئەنجومەنی وەزیرانی عێراق کە لە هەفتەی تەمموز دەرچوو بەردەوامە. ئەو لیژنانی پێوەستن بە بابەتینەوت خەریکی خوانن، ئەوانشی کە پێوەست بوون بە داهاتی نانەوتی هەرێم و پشکی فیدراڵیش ئەوانش کاری خۆیانە کرد. ئێواری ڕۆژی ڕابردوو گەڕانەوە هەولێر. بێگومان گفتوگۆ و دانوستانەکان یاخۆت کاری لیژنەکان لەسەر چی بووە؟ لەسەرەوە بۆ کە بزان هەرێمی کوردستان چەند داهاتی هەیە. جارە پێش هەموو شتێک 400 ملیارە 300 ملیاری ماگانەیە و لەم 300 ملیار و 400 ملیارە چەنی گومرگە، چەنی باجە، چەنی کرێی کارەبایە، چەنی هاتوچۆیە و تا کۆتایی و چەند کام لەم داهاتانە ئەبێ لە 150 بدرێ بەغا 150 لە هەولێر بمێنێتەوە. پێشیش ئەمە کێشەی زۆر گەورەی لەسەر بوو. هەرێمی کوردستانی من نزیکەی 400 ملیار داهاتم هەیە، 250 تا ئاستێک ماگانە ئەتوانی کۆ بکەینەوە و لەم بڕەش 50 ملیار 6 ملیاری بەربەغاکەوێت، چونکە لەو 250 و لەو 400 ملیاری کە هەندێک ساڵ و هەندێک مانگ بەکارێنن نزیکەی 100 ملیارێک ئێمە داهاتی فیدراڵیمان هەیە. داهاتی فیدراڵی چییە؟ داهاتی گومرکی دەواازەی نێودەوڵەتیەکانە، دەواازە سنووریەکانە، پاسپۆرتە، باجی دەرامەتە، ئەمانە داهاتی فیدراڵی. کلی کارەبا ناچێتەوە بۆ بەغا بەپێی یاسا، بەڵام بەغداڵێ نەخێر. مانگانە چەندی کۆکردەوە من ئیلاقەم نییە. ئەمە باجە، ئەمە پارەی کارەبایە، ئەمە هی ئاوە، ئەمە هی دەواازەی سنووریە. باجی لەسەر خەڵک زیاد کردووە، دەستی خۆش بێ ئەبێ لە 150 بێ بێمە 400 هەیە 200 بیتێ. حکومەتی هەرێمیش لیژنەکە وتیانە کاکە نەخێر بۆ مانگی 620 ملیار ئامادەی بین، بەڵام بۆ مانگی حەوت ئامادەنی 120ەکەش بین تەنانەت. ئەبێ لەو 120ش کەم بکرێتەوە، چونکە ئەوە هەمووی داهاتی فیدراڵی. جا ئەو وەفدەی هەرێم کە بۆ ئامادەکردنی راپۆرتەکەی داهاتی نانەوتی لە بەغدا بوون گەڕاونەتەوە هەولێر. وەفدەکە لە وەزارەتی دارایی و دیوانی چاودێری دارایی هەرێم پێگاتبوون، لەگەڵ هاوتەکانیان کۆبوونەتەوە بۆ ئامادەکردنی راپۆرتێک لەسەر داهاتی نانەوتی هەرێم و پشکی فیدراڵی. تێیدا دوای 2 ڕۆژ لە کۆبوونەوە و قسەکردن و خستنە ڕووی ژمارەکان بەپێی زانیاریەکان ناکۆکیە لەسەر ئەو داهاتی کە باسم کرد. سەبارەت بە نەوتی هەرێمیش کۆمپانیای شامەران ڕایگەاندووە دەستیان کردەوە بە بەرهەمهێنان لە هەردوو کێڵگەی نەوتی سەرسەنگ، ئەتروش کە ئەوەی یەکەمیان لە ناوڕاستی مانگی ڕابردوو ڕوبەڕووی هێرشی درۆنی بووە. بەپێی ڕاگەندراوی شامەران بە نیوەی توانای کێڵگەکە دەست بە بەرهەمهێنان دەکەن تا 2 مانگی تر ناتوان بگەنەوە ئاستی پێش هێرشە درۆنەکان. وەزیری نەوتی عێراقیش ڕایگەاند بوو کە لە ماوەی چەند ڕۆژی ئایندا نەوتی هەرێمی کوردستان وەرەگرن، ئەبوو ئەمڕۆ وەریان گرتە تاکو شەویش حسابە لە سەقسەقەی چوتی 2 ڕۆژی تر لە چوارشەمە وایوت وتی کۆگایەکن ئینجا هەناردەی. دوای ماوەیەک لەوەی کە بازاری خانوبەرە خراپ بوو، ئێستا کەمێک جوڵەی تێکەوتۆتەوە لە شار و شارچکان لە دووەکیش بە هەمان شێوەیە.
کە جۆرێک لە بێبازاری هەبوو بەڵام ئێستا جوڵێکی تێکەوتووە. شێروان ئەمری کورسات نیوز لە دووهۆک چۆتە بازاڕی نووسەکانی کڕین و فرۆشتی خان و زەوی. جا یەک گوزەریان هەیە ئەم بەراورد هەمووی نووسنگەی کڕین و فرۆشتی خان و زەوی وەکو سلێمانی نییە سلێمانی ئەتر ئەمە نووسنگەی خانوبەرەوە قەسابێکە ئیتر ئەبێ بە ئەدەواتی ناوماڵ ئەبێ بە دوکانی لەفا گەزا مەتئەمە ئینجا نووسنگەیەکتر ئەگە بتەوێ بگەڕێی ڕۆژێکی دوو دێشتەوێت تا 4 پێنج نووسنگە بکەی بەڵام لە دووەک گوزەریان هەیە ینی ئەم بەراورد 40-50 دوکان بەس ئەو ئیشاکەن. یەک دوو کەس کە ئیشی کڕین و فرۆشتی خان و زەویە کەنەڵێن ئێستا بارودۆخی بازاری خانوبەری دۆک باشە بە تایبەت زەوی ئەو زەویانشی کە کەونە دەرەوەی ناوەندی شار چونکە لە ناوەندی شارە کەمتر زەوی ماوە نرخیشیان بەرزە بەڵام ئەوانی دەرەوەی شار ئەگەر کەمێک خزمەت گوزارانەوێ و نرخێکی زۆر باشی و ڕۆژ بە ڕۆژیش لە قازانج. بازارێک کڕین و فرۆتنە عەردوخانیایە لە دهۆک. وقتاکی چهارا بون، سه‌ها بون، توزیع دفتر و نیگاه بون. وگوه شرق و جنوب مثلا یتلاو وگوه پشتی دەمەکی درێژ ڕاوستان و خەبوونە بازارێک کڕین و فرۆتنە عەردوخانیە لە دهۆک جارەکەدن بازار گەرم بوو و کڕین و فرۆتنێ دەست پێ کردیا. خۆدانên نویسنگehên kirîn û firotna erdûxaneya Valvîna Bazarî bo hebûna projeyên xizmetguzarî bo cihên nû tûne avakirin vedgerînin. Wer bike duhûkê am qit'a beref giranbûnê diçin. Wek navbajêrî qit'eyê kêm bûyn, vêgavê berê xelkekî pitirê ketiye kêvala, hewşkê û kêvala û kêvalayê ku dû yani rojane serê têne guherîn beref giranbûnê diçin. Yani eve dewrûberê duhûkê hemî erdane. بس منطقه کیولا حوشکی کیولای کدود بینه یعنی روزانه 4 ورقه 5 ورقه روزه چنه ساقطه برف گرانبونه چن یعنی اول خلال هی وکی دو بار بکه احتمال هر قطعه 20 ورقه 30 ورقه چونه سر و برف خود بشوکی گشتی وسطه یعنی داخلی دور براج وکی کیولا وکی حوشکی مثلا شارع چونه هند خدمات چونه تقریبا 9 ساده ویرا باشه ویری گلگا باشه داخلی جیا باشه بس کرین و فرتون پیچه کمتره بس بصوره عامه باشه نخرابه اف منطقه خدمات چنه و شارع چنه وکی کیولا وکی مثلا حوشکی وارا سیکویر گلکا باشه ئەندامەکە کۆمەڵە خانوبەرە ژی ڤەلڤینە بازاری بۆ هەندێک هۆکارێندن ڤەدگەڕینن. اگه باشتر داده خلک همه استفاده کرد باشترش چیه پیش به چون های نو بین عراق و هریمه ڤەلڤینە نفته اگه نفت بشید و اتفاقی بینه کنو راتب بین سلفت عقارا و من دهشتا باشترید خلک همه استفاده کرد بن هنده سیکا مراوسیا بود راتب نبون تعامل حکمت و حریم گلک قطیایی بود تقریبا راتب چند حیوانه هاتن تأثیر حکمت خلکی کرد امانت ببید بارا پتر او گلک مهمتره شمی تشتاچی که او گندین مجد نابا کنن خلکی دیگه تسنورا دیگه تامی عرداد ملک اتا اشین کرن او جد استفاده کن گلک بە شێوەیەکی گشتی بەهای پارچەزەوی و خانیا گرانتر لە هاتیە و بتایبەت ئەو پارچەزەویەن دەکەونە دەوروبەرێن دۆک ئەوژی نە لە هەموو جیهان لێ وەکو خوددانی نووسنگەها دەبێژن بازار بەرامبەر پارساڵ باشتر لە هاتیە. شێروان خدر کورسات نیوز دهۆک. باسێکی بازاری درا و زێڕوزی وتان بووە کەم گۆڕانکاری زۆر لە نرخی زێڕوزی و لە 24 ساعتی ڕابردووە ڕوویە لە بازاری ئاڵوگۆڕ دریاویش بە هەمان شێوە هەرچەندە ڕۆژانی هەینی بازار و بۆرسەکان یاخو کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو لە عێراق وەرین کوردستان پشوون بە تایبەت ئەم هەفتەیەش کە یادی ئەربعین هەیە لە ناوەڕاست و باشووری عێراق کەمێک بازار لەژێر کاریگەری کەم جوڵەی دراوەکان هابێت دینار بە نزیکەی لە 140,000 $100 واتە ئەگەر چیبی کڕی بە 140-250 ئەگەری هەیە دەستێکەوێت ئەگەر بیشی فرۆشی دۆلارە پێبێ لە کۆمپانیاک بە 139-750 لێتەکڕن واتە قاچێکی لە 139 قاچێکی تری لە 140,000 تمەنی ئێرانیش تا ئەستێک بەراورد بە ڕۆژی ڕابردوو کەمێک جێگیری بەخۆبینیوە لیرەی سووریش بە هەماشە بە گشتی ڕۆژانی هەینی چ دینار لیرەی سووری تمەنی ئێرانی کەمتر گۆڕانکاریان بەسەرای بەڵام یۆرۆ و پاون لەگەڵ لیرەی تورکی گۆڕانکاریان بەسەرایەت هەتاکو ئەم شەو سەعات 12
تا بۆرسە و بازاری جیهانیە بن چونکە ئەو پێوەستن بە نرخە جیهانیەکانەوە ئەو کات ئەوان گۆڕانکاریان بەسەرە ئەوەی کە جێی سەرنج بوو لە 24 ساعتی ڕابردوو گۆڕانکاری گەورە بوو لە چی لە بازاری زێڕا کە ئێستا پێتانەوە. جارێ لە بابەتی دینا بەرابەر بە دۆلار دەست پێەکەم ئەم چەند ڕۆژەی ڕابردوو چەند دەنگۆ و قسە و باسێکە بوو کە ئەمریکا سزای خستۆتە سەر عێراق. 30 بانکی عێراقی سزادراوە 35 بانکی عێراقی سزادراوە هەندێک 32 بانک جامش ڕێستە ڕاستی و دروستیان بابەتتان پێڵم لە مانکی ڕابردوو هەر 100 دۆلارێک تا 138,000 دینار هات جایەک تر چوە 140,000 دینار ئەمە جۆرێک لە ترس و دڵڕاوکی دروست کرد کە ئەمە گوایە ئەمریکا فشاری کردوە سزای دروست کردوە بەتابەت لەسەر یاسای حەشتی شاوی بەڵام ئەمە نا شتێکی زۆر ئاساییە چونکە پێشەوەی بێتە 138 140 زۆر بە خێرایی تێپەڕان 100 دۆلار هاتە 39 بوا بگەڕایەتەوە 140,000 اینجا 38 بینە بەڵام ڕاستەخۆ هاتە خانی 138 لەبەروی ئەرزێکی زۆری دۆلار هەبوو بۆ ئێستا کە خانی 140 قاچێکی لە 139 قاچێکی لە 140 ئاساییە ئەگەر لە ناوڕاستی مان گەشتەوە گە دۆخێکی سیاسی و ئەمنی قورسی خراپ لە عێراق ڕوونەیە بە ئاسانی گاتەوە 138,000 دینار ئەگەری هەیە سڵاوێ مەرحەبایەکی 137 بکە جا لە عێراق لە ماوەی ڕابردووە 32 بانک سزا دراوە هی ئێستا نییە ئەم سزادانە هی ساڵی 2019 21 22 23 تەنها 24 32 بانک سزا دراون لە ساڵی 2025 هیچ بانکێک لە عێراق سزا نەدراوە چونکە لەیەکی 6 2024ەوە عێراق هەوڵ یاسەکۆی ئەلکترۆنی و ڕاستەوخۆ حواڵە بەکاربێنێ لە یەکی 2025ەوە حواڵەی ڕاستەوخۆی بەکارهێناوە وازی لە سەکۆی ئەلکترۆنی هێناوە و بانکەکان بەسامەوە بە بانکە مراسلە جیهانیەکانەوە ئەگەر بانکێک لە عێراق خەرج بکات بانکێکی گەورەی جیهانی وەکو JP مۆرگانیش ئەویش بە هەمان شێوە پارێز بیکرێتەوە کەواتە تا ئەستێک دۆخەکە باشە هیچ بانکێک لە 2025 سزا نەدراوە تەنها دوو بانک کەیسی یاساییان لەسەرەی ساڵی 2021 کە تا ئێسێکدا نەکراوەتەوە یەک بانکیش هەڵوەشاوەتەوە لەگەڵ بانکی ترا دەمج کراوە خۆیان وایان لێکرۆ بۆی سەرمایەکەیان زیاتر بێ بتوان لەقی زیاتریان هەبێت بۆی لە بابەتی دینار جارێت ترسمانێ بابینە سەر زێر لە بازاری زێڕی جیهانیە ئێمە شتێک هەیە زۆر جارەوە شەی بیستن کە پێوتی ئۆنسەی زێر کە 31 گرام زێڕی ئایارە 24 31 پوینت وردەیەک ئەمە دوو نرخی هەیە نرخێکی کە بە حازر بکردرێ ئەوە تقریبان لە 24 ساعتی ڕابردوو بەرزتریناستی بە خۆبینی کە 3409 دۆلار بوو بەڵام جۆرێکتر لە کڕینی زێڕەیە کە پێوتێک کڕینی پێشوەختە چەند مانگێکی تر تۆ توانین زێڕەکەت بەدەست بکە کە زیاتر ئەمە بە شێوازێکی بنەڕەتی ئەمریکیەکان پەیڕەویەوەکەن چونکە لە ئەمریکا بردنە دەرەوەی زێڕ نییە هەینان ناوەی زێڕ هەیە بۆیە لە ئەنگلتەرا لە بەریتانیا و لە سویسرایی کڕن تاکو لێ لە قاڵ بەدرێ ئۆنسەکەی گۆڕ ئەکرێ بە قیاسی ئەمریکا و ئەچێتەوە بۆیە پێچێ بۆیە ئەم گرێبەستی پێشوەختەیە لەوە هاتووە واتە خواستی ئەمریکیەکانە لەسەر زێر بە دیاریکراوی ئەو بەرزترین ئاستی تۆمارکرد کە گەیشتە 3534 ئەگە سەرنج بن ئەگە زێڕێک چەند مانگێکتر بەدەستی بگا ئەمڕۆ 3534 دۆلاری پێدراوە ئەگە زێڕێکیش لە ئێستاە بیکڕی 3409 دۆلار بە نزیکەی 127 دۆلارێکی فەرق ئەم 125 دۆلارە جیاوازێکی زۆرە لە نێوان ئەم دوانەیە هەندێک جار 4 دلار 5 دلار 20 دلار 30 دلار تا 50 دلاری جیاوازیانە بێ ئاساییە بەڵام ئەم جیاوازە پێمانەڵێ کە نرخی زێر ئاراستەیەکی بەرزی هەیە کە گەری هەیە 3409 3500ی پێشوو بشکێنێتەوە ئەم 3534 دلارش ئەوی خۆی بشکێنێ و جایەکتە بەرەو 4000 دلار زیویش بە هەمان شێوە هەردوو جۆرە فرۆشتنەکە هەیە بەڵام جیاوازیەکانیان کەمە بەراورد بە بابەتی زێر گرێبەستی پێشوەختە 1 ئۆنسەزی و 38 دلار و 87 سنتە ئەوەی کە ئێستاژ توانی بکڕی بە 38 دلار و 47 سنت نزیکەی 40 سنتێک جیاوازیان هەیە زێر لە بازاری هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بەرزبوونەوەی تۆمارکردن و زیویش لە هەرێمی کوردستان ئەم چەند ڕۆژە بازارێکی زۆر باشی و پێشتر وانە بوو کاتکڕی 11 وەرەقەتەیە بە کیلۆیە کات فرۆش بە 2 وەرەقەت فرۆش بۆ نمونە بەڵام لەبەرەوەی دەنگۆیەکە بۆ هەفتەی پێشوو کە زیوی هەرێمی کوردستان ئەچێ بۆ دوبەی کۆکرێتەوە ئەڕواتەوە بۆ ئێجارێکتر بۆیە پارێکی باشترە کرد بە فرۆشتنەوەش لەبەرەوەی 2 وەرەقەت بۆ بکە نزیکەی 2 وەرەقە و 9 دۆلارێک ئەمە بەهای دراوەکان لە بازارەکان عێراق و هەرێمی کوردستان 100 دلار 140,250 دینار 100 پاوەند
183,300 دینار پاوەند بەرامبەر بە دۆلار کەمێک بەرزبوونی بەخۆ بینیوە ئەگەر لە ڕۆژان و هەفتەکانی ئایندای بەرزبوونی زیاتر بەخۆ بینێ هەرچی سەوار بە یۆرۆ 100 یۆرۆ 160,200 دینار ئەوش بەمان شێوە ئەگەری هەیە بەرزبوونی زیاتر بەخۆ بینێ بەرامبەر بە دۆلار مەبەستمە نەک بە بابەتی دینا چکە گەری دینایش بەرز بێتەوە قەرەبووی ئەو بەرزبوونەوەی یۆرۆ بکا بەرامبەر بە دۆلار هەر سەوار بە لیرەی تورکیە بەردەوامە لە داوەزینەکانی 100 لیرەی تورکی 3430 دینارە 100 دۆلاریش 9 میلیۆن و 300,000 تمەنە سەوار بە لیرەی سووری 1 میلیۆن لیرەی سووری 130,500 دینار دۆخی سووریا و لیرەی سووری و ڕۆژی ڕابردووش باسمان کرد کە هی ئەوە نییە لیرەی سووری و تمەنی ئێرانی بکڕی لای خۆت هەڵگیری بە نیازیەوەی کە قازانچکە ئەگەر هەشتا لەوێ دەرفەتێک بێ بۆی کە خۆتی لێ ڕزگاری سەبارەت بە زێر یەک ئۆنسە زێر تا ئامادەکردنی ئەم واڵە 3390 دۆلارە لە 24 ساعتی ڕابردوو تا 3409 دۆلاریش بەرز بۆ پێشبینی زیاتری ژەکرێ ئەم 6 ساعت 12 بازار داخرێ بەڵام بۆ هەفتەکانی تر هەر سەبارەت بە ئەگەر بە کیلۆ بکڕی 1 کیلۆ ئاڵتوونی ئایرە 24 تەواو بکڕی بە 10,89 وەرەقە ئەتوانی بیکڕی یەک لیرەی زێڕیش ئەوەی دووبەی کە 7.2 غرامە ئایرە 22 بە 716 دۆلار سەبار بە مسخاڵی ئایرە 21کە 667,000 دینار یەک مسخال زێڕی ئایرە 21کە یەک ئۆنسە زیوی 38 دۆلار و 31 سنت تا 40 سنت تا 48 سنت مامەڵەی پێواک بێمە سەر بازاڕی نەوت دووسێ ڕۆژە خەوتووە لە دوای بڕیاری ئۆپیک پڵەزە سەرەتای ئەم مانگە کە نرخی نەوت یاخود بەرهەمێنانی نەوت زیا ئەکەن بە تایبەت لە مانگینۆ بە دواوە وای کرد نرخی نەوت دابەزێت لەسەر 70 دۆلار و بێتەوە خوار 70 دۆلار بە تایبەت برێند یەک بەرمی نەوتی برێند 67 دۆلار و 88 سنتە تەکساسی 64 دۆلار و 23 سنت غازی سروشتیش 1 میلیۆن گەرمۆکە 3 دۆلار و 4 سنتە بۆ عێراق ئەم نرخانە خراپنی بە تایبەت برێن کە 67 و دیسکی 68 نەوتی عێراق 69 هەفتەکە لە ماوەی چەند مانگی ڕابردووش بە ئاستێکی باش فرۆشێتی بە تایبەت مانگی 2 3 4 و 5 و 6 نرخێکی زۆر نزم نەبووە لە خوا 6 دۆلار و بیفرۆشێ بۆیە تا کۆتایی ساڵ داهات و دەرامەتی نەوتی عێراق گرفتێکی گەورە بۆ موچە دروست ناکە وەگەوەی کە بەشێک لە ئابووری ناسان و سیاسەکانی عێراقیڵێن هەروەها عێراق یەدەگێکی باشی هەیە کاتوانێت لە کاتی کورتێنانە پشتی پێبەستی ئەمە باسی درا و زێڕ و نەوەت بوو باسی بابەتی ترتان بۆ کەم کۆمپانیای داناغاز راپۆرتی نیوەی ئەم ساڵی بڵاو کردووە تا هی 6 مانگی 2025 کۆمپانیای داناغاز لە بۆرسەکانی ئیمارات تۆمارکراوە لە بۆرسی ئەبوزەبی خاوەن پشکی خەڵک شەریکەتی هەیە ئەتوانێت پشکێ بکڕێت و لە قازانجا لەگەڵ لێ هاوبەشی بکە بۆیە پێویستە راپۆرتی مانگانەیە خۆ دەریش نەبێ وەرزانەیە خۆت نیوەی ساڵ بڵاو کاتەوە ئەگەر سێ مانگ 6 مانگیش بڵاو کاتەوە لەگەڵ بە پێی راپۆرتەکە داهاتی داناغاز کەمی کردو بەڵام قازانجی زیادی کردووە کەم بوونەوەی داهاتەکەی کۆمپانیەکە ڕوونی کردەوە کە بەهۆی ئەوەیە لە میسر بڕی بەرهەمێنانی غازی کەمی کردووە کۆمپانیای داناغاز لە هەرێمی کوردستان و میسر کارەکە لە هەرێمی کوردستان لە کێڵگەی غازی کۆرمۆر لە نزیک چەند چەماڵ کارەکە چەند هەقڵێکی تریشەیە کە دواتر باسێکم بۆتان لە میسریش بە هەمان شێوە کارەکە لە هەرێمی کوردستان دۆخی باش بوو بەرهەمێنانی زیادی کروار چەند مانگێک بۆی نۆژەنکردنەوە بڕی بەرهەمێنانی کەمی کرۆ بەڵام بەگشتی داهات و قازانجی لە هەرێمی کوردستان زیادی کرد لە میسر داهاتی کەمی کرد ئالێرە باسێکی ئەو راپۆرتی داناغاستان بۆ کەم کە باز لە داهات و قازانجی وەروە کارەکانی داناغازەکە لە 6 مانگی یەکەمی 2025 جارێ بە بەراوردێ بکەین لە ساڵی 2025 داهاتی کۆمپانیەکە 171 میلیۆن دۆلار بوو لە 6 مانگە داهاتی کۆمپانیای داناغاز 171 میلیۆن دۆلار بوو بەڵام لە 2024 لە 6 مانگی سەرەتای 2024 هەمان ماوە 190 میلیۆن دۆلار نزیکەی 19 میلیۆن دۆلار داهاتی کەمی کردووە واتە بە ڕێژەی لە 100 کۆمپانیای داناغاز داهاتی کەمی کردو بەڵام قازانج لە 6 مانگی 2025 73 میلیۆن دۆلار بووە لە 2024 72 میلیۆن دۆلار بوو
بە ڕێژەی لە 100 تا 1 قازانجی زیادی کردووە. سەر ڕای داهاتی کەمی کردووە بەڵام قازانجی زیادی کردووە. لەبەی لە هەرێمی کوردستان بڕی بەرهەمێنانی زیاد کرد گرێبەستەکانی لە هەرێمی کوردستان دیارە لە بەرژۆندی داناغازە بۆیە قازانجێکی توانی باشکە و لایەکشۆ پێچە خەرجەکانیشی کەم کردبێتەوە. ئەگەر بە پێوانەی بەرمیل ئەو غازی کە بەرەمێناوی پێوین چونکە ئەکرێ ئەو غازە سروشتی کە بەرەمێنرێ پێوانەی بەرمیلی نەوت بکرێ 51,000 هاوتای بەرمیل نەوت ڕۆژانە بەرهەمێنانی هەبووە داناگاز لە 2025 بەڵام لە 2024 55,250 هاوتای بەرمیل نەوتی ڕۆژانە بەرهەمێنانی غازی سروشتی هەبووە. هەر لەسەر ئەم داناغازە هەندێ شتی تری یاوە ئەڵێ ئێمە لە کێڵگەکانی کۆرمۆر KM250 و هەروەها لەگەڵ چەمچەماڵ لەگەڵ میسر و بەرهێنانەکە بە تایبەت باسی کێڵگەی غازی چەمچەماڵی کردووە کۆمپانیای داناغاز باسی کێڵگەی غازی چەمچەماڵی کردووە و توێتی زیاتر لە 100 میلیۆن دلارمان تەرخان کردو بۆ پەرەپێدانی ئەگەری هەیە 50 میلیۆن پێ چوارگۆشە ئێمە بەرهەمێنانمان هەبێت لەو کێڵگەیە لە میسریش بە هەمان شێوە ئەمانەوێ بەرهەمێنانمان زیادکەین پەرەپێدانمان هەبێ ئەمە سەر ڕایەوەی کێڵگەی KM250 کە لە کۆرمۆرە ئەویش ئەگەریە لە سەرەتای ساڵی 2026 بڕی 250 میلیۆن پێ چوارگۆشە ئەویش بەرهەمێنان زیاد بکە و کاتەری وسانە بێتە 750 میلیۆن پێ چوارگۆشە و توانێت بەرهەمێنانێکی غازی باشتری هەبێت لە ڕێگەیەوە بەرهەمێنانی کارەبایەکی باشتر و پیشەسازێکی باشترە. جیاواز لەمە با باسی بابەتێکتان بۆ بکەم ڕێزان محەممەد پەیامنیر کورسات نیوزە لە سلێمانی چۆتە نەخۆشخانەی هیوە چۆتە کۆگاکانی دەرمان لەگەڵ بەڕێوبەری کۆگای دەرمانی نەخۆشخانەی هیوا قسەی کردووە لەگەڵ بەڕێوبەری نەخۆشخانەی هیوا قسەی کردووە پێیان وتووە کە لە 100 تا 30 ئەو دەرمانانی کە پێویستە بۆ نەخۆشەکان لە کۆگاکانیانان نییە نەماوە ناتوانن دابینی بەمانایگە 100 نەخۆش بچێ هەفتیان نەتوان وەری بگرن یاخۆت ئەگەر جۆرێکی نەخۆشی هەبێ دەرمانێکی پێویستی هەبێ هەفتا پاکەتی لێ سی نییە یاخۆ 100 جۆر دەرمان هەبێ هەفتیان هەیە سیان نییە بۆیە ئەمە کێشەی دروستکردووە خەڵک یاخود نەخۆشەکان ناچارەکە هەندێک جار پشن لە دەرەوە بیکڕن جا ڕێزان چۆتە کۆگایەکی دەرمان پاکەتێکی دەرمانی چارەسەری شێرپەنجەی بەدەستەوە گرتووە ئەڵێ ئەم پاکەتە سی دەنگی تایە بۆ 30 ڕۆژ بە 6 میلیۆن بۆ 9 میلیۆن دینارە جا بێنە بەرچاوی خۆت خوانە خواستە کەسێک نەخۆشی شێرپەنجەی هەبێت لە نەخۆشخانەی هیوا دەستی نەکرد لە دەرەوە بۆ 30 ڕۆژ 6 میلیۆن دینار یان 9 میلیۆن دیناری پێ دەست بە نزایەوە دەپارێتەوە لە خوددا. داوای چاکبوونەوەی کچە بێهۆشەکەی دەکات لە خوددا کە بەهۆی توشببوونی بە چەند جۆرێکی شێرپەنجە لە نێو نەخۆشخانە هیوا چارەسەر وەردەگرێت. لە ماوەی چارەسەریەکانیدا چەندین جار دەرمانی پەیوەست بە نەخۆشیەکەیان لە دەرەوەی نەخۆشخانەکە بۆ کڕیوە. سەری کچەکەم بخوا چەنەها جار بەپارە بۆمان کڕیوە دەست نەکەوتە لێرە لە هەولێر بۆمان هاتووە لە سلێمانی کڕیومانە گرانتری 11 وەرقەمان پیاوە 20 وەرقەمان پیاوە بۆمان کڕیوە بەخوا بەس هیچ خوا ڕەنجمان بەزانەیە بەخوا هەچێکمان بۆمان خەرج کردو هەچی کە سوکارە هەموو یارمەتیان نایم بخوا بە تایبەتی براکانم خوشکەکانم هەموو یارمەتیان نا. سەرباری ئەوەی نەخۆشخانەکە بووەتە هیوایەک بۆ توشبانی شێرپەنجە بەڵام کەمی و هەندێک جار نەبوونی دەرمان گرفتێکی دیاری بەردەم توشبانی شێرپەنجەیە. تاگریسۆ ناوی ئەم دەرمانەیە بۆ چارەسەری شێرپەنجەی سی بەکاردێت کە لە هەر پاکەتێکدا تەنها 30 دەنگی تێدایە کە بۆ چارەسەری مانگێکی یەک چارەخواز بەکاردێت. نرخی ئەم دەرمانە لە نێو بازاردا لە 6 میلیۆن و نیو دەست پێ دەکات و بە 9 میلیۆن دیناری عێراقی کۆتایی دێت کە هەندێک جار ئەم جارە دەرمانە لە نێو نەخۆشخانە هیوا دەست ناکەوێت. بۆ ئێستا زیاتر لە 130 دەرمانە پێویستیەکان لە نێو کۆگای دەرمانی نەخۆشخانەکەدا دەست ناکەوێت. لێپرسراوانی بەشەکەش دەڵێن کێشەکە چەندین ساڵەیە و نەخۆش هەندێک جار ناچار دەبێت لە دەرەوە دەرمان بکرێت کە بەشێک لەو دەرمانانە نرخەکەیان زۆرە. کێشەی دەرمان کێشەیەکی نەبراوە ینی ساڵانی پێشوش هەبووە
ئەم کێشەیە تەنها نەخۆشخانەی هیوای نەگرتوتەوە لە هەموو سنتەرە شێرپەنجەیەکانە لە هەموو عێراق ئەم کێشەی هەر هەیە. ئێمە تقریبا نتوانم بڵێم لە ساسی سیویەکی دەرمانە ئەساسیەکانمان لەوانەیە نەبێت کە پێویست کات نەخۆش خۆی بچێتە دەرەوە بیکڕێ. لە زمنی و دەرمانانە دەرمانی گرانی تایە. بەڕێوەبەری نەخۆشخانەکەش دەڵێت قەیرانی دارایی کاریگەری لەسەر داهاتی سندوقی شێرپەنجە هەبووە. ئەو گرفتانەی کە لە ئێستادا هەیە بۆ هۆی قەیرانی دارایی و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سندوقی شێرپەنجە و داهاتی سندوقی شێرپەنجە هەبووە و ئەتوانم ئەمە بڵێم تەواو کاریگەری دەبێت لەسەر شێوازی دابینکردنی دەرمانیان پێداویستی پزیشکیان تاقیگەیی. بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی هیوا لە سەرەتای 6 مانگی ئەم ساڵدا 2000 حاڵەتی نوێی توشبووی شێرپەنجە تۆمارکراوە کە بەشێکی زۆریان ڕۆژانە چارەسەری پزیشکی وەردەگرن. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی. کەمە پێش باسی نرخی نەوتم بۆ کردن وتم کە نرخی نەوت 67 دلارکی 68 دلارێک بەرمی نەوتی برێن هی عێراق دلار 2 دلار زیاتر لە وەشەکە. عێراق لە یاسای بودجەی 2024 یەک بەرمی نەوتی بە 70 دلار دیاری کرد، بەڵام لە یاسای بودجەی 2025 بە 50 دلار دیاری کرد. هەتاکو خشتەکانی یاسای بودجە نەچێتەوە پەرلەمان لیژنەی دارایی و ئەوان دەنگی لەسەر نێن و ناتوانێت ئەو نرخە بگۆڕدێ. عێراق ڕاستە بودجەیەکی زیاتر لە 200 تریلیۆنی هەبووە لە ساڵی ڕابردوو لە 2023 بەڵام ئۆتۆماتیکیان لە 100 تاسی ئەم بودجەیی هەر کورتێنانی هەبوو. پێداویستە سەرەکیەکانیشی بە شازێک سەرەکی پشت بە داهاتی نەوتە بەسەواتە نەوتە فرۆشە دۆلاری دەسەکەوێت دۆلارەکە هێنەی گۆڕێتەوە بە دینار موچەی لێە و خەرجی دام و دەزیاکانی و پرۆژەش جێبەجێیەکە. بۆ ئەم ساڵ کە نرخی نەوت هاتۆتە خوار 70 دلار قسەیەکە بوو کە عێراق کێشەی گەورەی بۆ دروستە، بەڵام تا ئەم ساتە کێشەی ئەوەی بۆ دروست نەبووە کە و داهاتی دەستێکەوێت لە نەوت نەتوانێت پێداویستەکان و خەرجەکانی خۆی دابینکە، چونکە لە ساڵی 2025 پرۆژەی خزمەتگوزاری زۆری نەبووە، تەنها 23 و 24 هەی بووە، لە 25 تەنها چاوەڕێی تەواوبوونی و پرۆژاناکرێ بەشێک لە وەزارەت و پارێزگاکان و هەروەها پرۆژانی کە لە بابەتی وەبەرهێنان تەواوی پارەی 23 و 24 خەرج نەکردووە. لە ڕووی موچەشەوە ئەوەی کە تا کوێستەی فرۆشێ بۆ 3.3 میلیۆن بەرمیل نەوت ڕۆژانەی هەناردەیەەکە کەی گۆڕێتەوە بە 130,000 دینار تا ئێستێک دەتوانێت خەرجەکانی دابین کە مەسەر ڕاوی یەدێکێکی باشی زێڕ و نەوتیشێت. جا بە دواداچوونێک کراوە بۆ داهاتی نەوتی عێراق لە ماوەی ئەم 6 مانگەیە مانگ بە مانگ کەمی کردووە، ئەگە بەراوردێکی بە ساڵی ڕابردووش هەر زۆر زیاتر کەمی کردووە و ئابوورناسی عێراقیش مەترسیاوە لەوەی کە داهاتی نەوتی عێراق بەم شێوازە کەمکە کاریگەری لەسەر ئابووری عێراق دروستە. نەوت دەفرۆشرێت و پارەکەی بە دۆلار وەردەگیرێت و دۆلارەکەش دەکرێتەوە بە دینار. دواتر وەزارەتی دارایی عێراق موچەی پێدا بەش دەکات. ئەمە وتەی ئابووری ناسی عێراقی نەبیل مەرسومیە کە لەبارەی دۆخی دارایی عێراقەوە خستوێتێ ڕوو. بە وتەیەوە ئابووری ناسا پارەی خەرجیەکانی عێراق بە موچەشەوە هیچ دڵنیایەکی لەبارەوە نادرێت و ئەوەی پێوەری سەرێکیە بۆ ئەو بابەتە پارەی نەوتی فرۆشراوی عێراقە. نەوت دەفرۆشرێت و پارەکەی دێتەوە گەنجینەی حکوومەت و موچەی پێدەدرێت. تەنها ئەو ڕێگایە هەیە و بژاردەی دووەم و سێم بوونی نییە. العراق لا يمتلك لا فائض في وزارة المالية. لە نیوەی یەکەمی ئەم ساڵ داهاتی نەوتی فرۆشرا و 41 ملیار دلار بووە. ئەمە بۆ چۆ ڕۆشتووە؟ بۆ موچە و دەسەبەری کۆمەڵایەتی و خەرجیەکانی تێچووی نەوت. خەرجەکانی دیکە یان پارەی لە داهاتی نانەوتی بۆ تەرخان دەکرێت کە ئەوەش زۆر کەمە، یاخود لە بانکە حکومیەکان قەرز دەکات یان قەواڵەکان دەفرۆشێت. تەماشا بکەن ئەمڕۆ قەرزی ناوخۆیی عێراق بەرز بۆتەوە بۆ 85 تریلیۆن دینار. ئەمانە وا دەکەن مانگەکانی داهاتوو زۆر قورس بن بۆ دۆخی دارایی عێراق. تحول إلى دولار وعندما يصل الدولار إلى وزارة المالية. ئەگەر تەماشای داتاکانی فرۆشی نەوتی عێراق بکەین کە داتای ڕسمین و لە کۆمپانیای سۆمۆ وەرگیراون دەبینین ئەم ساڵ بەردەوام داهاتی نەوتی عێراق ڕووی لە کەمبوونەوە کردووە
کە هۆکاری سەرەکی ئەوەش نرخی نەوتە لە بازاڕەکانی جیهان کە ڕووی لە دابەزین بووە. نەوتی فرۆشراوی عێراق لە نیوەی یەکەمی ئەمساڵ بەم جۆرەیە. لە مانگی کانونی دووەم 103,434,193 بەرمیل نەوت فرۆشراوە کە داهاتەکەی 8,65,698,370 دۆلار بووە. لە مانگی شوباتیشدا نەوتی فرۆشراو 95,148,167 بەرمیل نەوت بووە کە داهاتەکەی 7,255,507,686 دۆلار بووە. لە مانگی سێدا مانگی ئازار نەوتی فرۆشراوی عێراق 106,663,211 بەرمیل نەوت بووە کە داهاتەکەی 7,706,606 دۆلار بووە. لە مانگی نیسانیشدا عێراق 100,953,282 بەرمیل نەوتی فرۆشتووە و داهاتی بەدەسهاتوو 6,638,309,287 دۆلار بووە. لە مانگی ئایاریشدا بڕینەوتی فرۆشراو 101,630,925 بەرمیل نەوت بووە کە داهاتەکەی 6,361,636,383 دۆلار بووە. لە مانگی حوزەیرانیشدا عێراق 98,882,613 بەرمیل نەوتی فرۆشتووە و داهاتەکەی 6,698,221,912 دۆلار بووە. ئەگەر بە شێوەیەکی ورد تەماشای ژمارەکانی فرۆشتنی نەوتی عێراق بکەین دەبینین بەراورد بە مانگی یەک لە مانگی شەشدا داهاتی نەوتی وڵاتەکە دابەزینی گەورەی بەخۆیەوە بینیوە. پاسێکی زرتان بۆ کەمەگەر لە جیهان چۆن نەکردێ بۆ نەگەر کەسێک لە کۆمپانیایك لە ئەمریکا تەنێک زێر بکرێت لە بەریتانیا لە بانکی ئینگلتەرا بۆی بڕاست دەکرێتەوە ئەمە بە فڕۆکە ئەگوازرێتەوە بۆ سویسرا. هەر فڕۆکەیەک 3 تۆن تا 5 تۆن ئەتوانێت بگوازێتەوە لەبەر بابەتی سەلامەتی. ئەگە بکەوێتە خوارەوە خود فڕاندنی شتێکەوێت ناتوان بڕیزاتی تێ بکەن. ئەم 5 تۆن زێرە ئەچێتە سویسرا. سویسرا ناوەندی گەورەی پاڵاوتنی زێر و لە قاڵبدانی زێرە. واتە گە سویسرا مۆری کرد ئەم زێرە ئەیارە 20کە تا ئێوارە بڵێ هەژدەیە ناخۆ کەوتی ئەم زێرە پاک و پوختە تەواو ختمی ئەو مۆری ئەو ئیمزای ئەو ئەخوا و هەروەها لە بەریتانیا بۆ نمونە قاڵبی گەورەترە ئەمریکا بە ئۆنسە مامەڵی پێوەکە لە سویسرا لە کارگەکانی ئەوێ ئەم ئاڵتونە توێنرێتەوە ئەکرێ بە ئۆنسەی 30 گرامی و ئەنێردێ بۆ ئەمریکا. جا ئێستا ئیمارات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆڵی سویسرا گەڕێ خۆی کردووە بە بازارێکی گەورەی ساختکردنەوەی زێر لە جیهان. لە ساڵی ڕابردوو بایی 53 ملیارد دۆلار زێڕی فرۆشتووە. بە شێوەیەک لە دووبەی لە ئەبوزەبی بازاری گەورەی جیهانی هەیە تایبەت بە زێر بە جوملە بە خشڵ بە کیلۆ بە هەر بابەتێک بتەوێت زێر بەردەستە. تەنها ئەوەی کە تۆ ئەتەوێت داوای بکە و بە ئاسانیەتە بەردەستت لە هەمان کاتدا حکوومەت چاودێریکی وردی کوالێتی و ئایارەی زێڕەکە و شێوازی داخڵکردن و هەناردەکردنیەکە بۆ ئەوەی کەس نەتوانێت غەلوغەشی تیا بکە بازارەکەی بشکێنێ. لە هەرێمی کوردستانی ئێستا زۆر پشت بە بازاری دووبەیە بەسێ تەنها لیرەی دووبەی لە هەرێمی کوردستان ئێستا پڕفرۆشترینە لە پێش هەموو جۆرەکانی تری زێڕەوە خەڵک خواستێکی زۆری لێ لەسەری و نرخی هەرێمی کوردستانی ڕابەستەی دووبەی بووە لەبێت چەند بێ لە هەرێمی کوردستان وایە هەرچەندە ڕاستە نرخی زێر لە جیهانە یەک نرخە بەڵام لە هەندێک شوێن بەرزونیزمێکی کەمی هەیە بەهۆی باج و گومرگ و شێوازی ساکردنەوەی و هاوردە و هەناردەکردنەوە. جا ئێستا ئیماراتەکان خۆیان کردووە بە سویسرای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ بازاڕی سەر. ئیمارات لە بازاڕی زێردا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە تا پێشەنگ لە کڕین و فرۆشتنی کانزا بە نرخەکە. تەواوی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پشت بە بازاڕەکانی دووبەی و ئەبوزەبی دەبەستن بۆ کڕینی زێر یان دووبارە ساختکردنەوە و فرۆشتنی. ئیمارات سەرەتا بە دروستکردنی چەند ناوەندێکی بە بازارکردنی جیهانی زێر دەستی پێکرد. پاشان چاودێریەکی وردی حکومەت و دامەزراوە تایبەتەکان بۆ کۆنتڕۆڵکردنی کوالێتی و نرخەکان هێندەی تر بووە بنەمای دروستکردنی متمانەیەکی بەهێز بۆ بازاڕی کانزا زەردەکە. بەهۆیەوە لە تەواوی وڵاتانی جیهانەوە بۆ فرۆشتن یان بۆ کڕینی زێر ڕوودەکەنە ئیمارات. بە تەنها لە ساڵی 2024دا ئیمارات بابڕی 53 ملیارد دۆلار زێڕی فرۆشتووە
بۆ پڕکردنەوەی پێویستی بازار. بەدەیانگرێبەستی لەگەڵ دامەزراوە گیانەکانیشدا کردووە بۆ دابینکردنی زێر. دیارترینیان گرێبەستە مێژوویەکەی ئیماراتە لەگەڵ مالی باکڕینی لە 150 زێڕی بەرهەمهاتووی ئەو وڵاتە. مالی لایەدەگی زێر کە بە یەکێک لە وڵاتە دەوڵەمەندەکانی ئەفریقادا دەنرێت وەک قۆناغی یەکەم گرێبەستێکی 500 ملیۆن دۆلاری ئەنجامداوە و لە ساڵی ڕابردووەوە پابەندە پێوەی و بەردەوامە لە فراوانکردنی و گەشەپێدانی بەرهەمێنانی تا 2028. پێشبینیش دەکرێت لە ڕووی بڕی بەرهەمەوە هەناردەی زێڕی باماکۆ بۆ دووبەی 3 ئەوەندە زیاد بکات. ئێمارات پشتی با سەرچاوی تر بەستووە و بووە تا ناوەندی وەرگرتنی زێر لا وڵاتانی دیکەوە. بە شێوەیەک لە 162 هەناردەی زێر و بەرد و خشڵی گرانبەهای میسر بۆ ئیمارات بووە. ئابوزەبی لە ساڵی 2024دا با بڕی زیاتر لە 2 ملیارد دۆلار زێر و بەردی گرانبەهای لا میسرەوە هاوردە کردووە کە بە ڕێژەی لە 400 زیادی کردووە. بۆ کڕینی زێر ئیماراتەکان پاڵپشت بە متمانەیەکی بەهێز و شەفافیەت لە جۆری زێر و سیستەمی گونجاوی پارەدان بازارێکی گەورەیان دروست کردووە کە کڕیار تەنها بیر لە بڕ و مسخاڵ و جۆرەکەی بکاتەوە و هەر جۆرە زێڕێکی خام یان خشەڵ یان دراو بێت بەردەستە بۆی. بۆیە ئێستا دەتوانرێت بوترێت ئیمارات بووە تا سویسرای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ بازاڕی زێر. جا مالی وڵاتێکی گرنگە لە ڕوویەدەگی زێرەوە بەدەستی هەژارەکان زێر لەو خاک و خۆڵ و ئاوە دەرکە دەوڵەمەند و خواپیاوەکانیش پۆزی پێوە. کە دۆناڵد ترەمپ دەست بەکار بوو کوسەرۆکی ئەمریکا بۆ خولی دووەم بە جەنگی بازرگانی لەگەڵ جیهان دەستی پێکرد. باجی خستە سەر ئەم وڵات و ئەو وڵات وتی من لە 140 بۆ سەر فلان وڵات لە 180ەوە. بەشێک لە ئابوورناسان وتیان ئەمە جەنگی ماڵوێرانی و کۆتایی بازرگانی جیهانی و ئیتر قوربەسیر و قەیرانێکی دیکەی ڕوبەڕووی جیهانە بێتەوە. بەشێکتیشیان وتیان نەخێر ئەسڵەن ئەمە جەنگ نییە چونکە لەم شەڕەیە لەم جەنگیا تەنها یەک لایەن بوونیە لە شەڕ عادەتەن بێت دوو لایەن هەبێ پێکەوە شەڕکرد تەنها ئەمریکا خۆیەتی و دوای 120 ڕۆژ دەرکەوت. ئەمریکا ئەوەی لە باجی گومرگی بوو ویستی بەسەر هەر وڵاتێکا ویستی سەپاندی بە ئارزوی خۆی دۆناڵد ترەمپ ڕێژە و ژمارەی لێ ئێ و وڵاتانی جیهانیش بەرامبەری ئاڵای سپیان هەڵە کرد. لە پێش هەمیانەوە چینی کە خۆی بە ڕکابەری ئەمریکا زانێ ئەوێ بێ بە گەورە ئابووری جیهان لە پێناو ئابووری خۆیان و هەروەها بێگومان ئابووری جیهانیش ئێستا باجە گومرگەکانی ترەمپ لەگەڵ هەندێک وڵات ڕێکەوتنی کردووە لەگەڵ ئەوانشی کە ڕێکەوتنیان نەکردووە دەستکراوە بە جێبەجێکردنی بە ڕێژەی جیاواز لە 120 تا کۆتایی دەستکراوە بە جێبەجێکردنی و ئیتر کاڵای هاوردە بۆ ئەمریکا بەبێ باجی گومرگی تێناپەڕ. If you look at Switzerland, 61% to 31%, Indonesia, Malaysia, Cambodia. لە ڕوبەڕووبوونەوەی پلانە بازرگانەکانی دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا پێدەچێت زۆربەی هاوبەشە بازرگانەکانی ئەمریکا جگە لە چین قبولکردنیان هەڵبژارد بێت نەک بەشداری شەڕێکی تەواوەتی بکەن. لە کاتێکدا پێشتر بەشێک لە ئابووری ناسان پێشبینی شەپۆلێکی توندی تۆڵەسەندنەوەی جیهانیان کردبوو بۆ سیاسەتە پارێزگاریەکانی ترەمپ. بەڵام ئەم چاوەڕوانیە بەدی نەهات. بەشێکی دیکەی شارەزایان هەرزوو بە تەنها دێڕێک وتیان ئەوەی ترەمپ لە باجی گومرگی دەیکات جەنگ نییە چونکە تەنها یەک لایەن شەڕ دەکات کە لایەنی نەرێنی بۆ گەشی ئابووری جیهان کەم دەکاتەوە. لە چەند هەفتەی ڕابردوودا ئیدارەی ترەمپ لەگەڵ هاوبەشەکانی داگەیشتۆتە زنجیرێک ڕێکەوتن. لەوانە کەمکردنەوەی بربەستە بازرگانەکان لە بەردەم بەرهەمە ئەمریکیەکان سەرڕای سەپاندنی باجی زۆر لەسەر هاوردەکردنیان. دیارترینی ئەو ڕێکەوتنانە لەگەڵ یەکێتی ئەوروپا بوو کە یەکشەمەی ڕابردوو ڕەزامەندی دەربڕی لەسەر سەپاندنی باجی لە 115 لەسەر زۆربەی کاڵای برۆکسل بۆ ئەمریکا لە بەرامبەردا کەمکردنەوەی تێکڕای باجی ئەوروپی لەسەر کاڵای ئەمریکی بۆ کەمتر لە 100. پێشتر واشنگتن ڕێکەوتنێکی هاوشێوەشی لەگەڵ ژاپۆن ئەنجامدا کە باجی لە 115 لە خۆگرت بوو لە بەرامبەر دەستپێشخەرێکی دارایی تۆکیۆ بە بڕی 550 ملیارد دلار کە هێشتا وردەکاریەکانی ڕوون نییە. هەروەها کۆریای باشوور ڕەزامەندی دەربڕی لەسەر هەمان ڕێژەی باج
لە بەرامبەر بەڵێندان بۆ بەرهێنان لە کەرتی وزە و کەشتی سازی ئەمریکا و کڕینی وزە. مانگی ڕابردووش ڤێتنام و ئەندەنوزیا ڕێکەوتن لەسەر دانانی باج بە ڕێژی لە 120 و لە 150 لە بەرامبەر بەخشینی هەناردەکردنی ئەمریکا لە هەر جۆرە باجێک کە ئەمەوەک سەرکەوتنی بەرامبەر وێنادەکرێت. سەرباری ئەو ڕێکەوتنانە سندوقی نەختی نێودەڵتی هۆشداریدا لە شۆکێکی بازرگانی گەورە، بەڵام ئەوەی تا ئێستا ڕوویداوە کەمترە لەوەی ئەوەندە دۆخەکە ناسک و ترسناک بێت. بەپێی داتاکانی تێکڕای باجەکانی ئەمریکا بۆ 6 ئەوەندەی ساڵی ڕابردوو زیادی کردو و گەیشتۆتە لە 150 کە بەرزترینە لە دوای ساڵی 1930ەوە. ئەوەی ئێستا مەترسی بێت هەڵوەشانەوەی ئەو سیستەمە بازرگانی هەمە چەشنەیە کە لە دوای جەنگی جیهانی دووەمە ڕێکخراوی بازرگانی جیهانی ڕابەرایەتی دەکات بە شێوەیەک دوور نییە بەهۆی سیاسەتەکانی دۆناڵد ترەمپ جگە لە وڵاتان کۆمپانیەکان بکەونە گفتوگۆ و دانوستان لەگەڵ واشنگتن و کۆتایی بە مۆدێلی هەمە چەشنی بازرگانی بهێنرێت. ئالێرە باسێکی باجە گومرگەکانی ترەمپەکەم کە بە ئارزوو خۆی بەر وڵاتێک ویستی باجی گومرگی سەپان و هەندێک وڵات سەرەتا وایان زانی یاریەکەی ترەمپ سوعبەتە گاڵتەیە لە بەرامبەر ئەوانش باجی گومرگیان زیاد کرد ئەو کردی بە دوو ئەوەندە بەسی ئەوەندە سەرنجام ئەوەی کە پێشتیش دایان نابوو بۆ لە 125 بوو کردیان بە 50 هێنایانەوە بۆ لە 105 و لە 110 ئەوەی کە کورد دەڵێ بۆ ڕیشی چوو سمێڵی شینایە بان. ئەمریکا لەگەڵ چەند وڵاتێکی گەورە ئابووری جیهان لەسەر باجی گومرگی ڕێکەوت لە نێوانە بەریتانیا، وڵاتانی یەکێتی ئەوروپا کە 27 وڵاتن، هەروەها یابان، کۆریای باشوور، ئەندەنوسیا، ڤێتنام بۆ لە یەکێتی ئەوروپا لەگەڵ فەڕەنسا و ئیتالیا و وڵاتانی نێوەکێتی ئەڵمانیا و کە ئەندام یەکێتی ئەوروپان کە ئەمانە گەورە ئابووری جیهانن لە نێو دەگەورە ئابوووریەکەی جیهانن. بەڵام لەگەڵ هەنێکیانە جۆرێک لە گرژی دروست بە سەر ڕاوی کەندێکیان پابەندیش بوون بەڵام بە لالووتێکەوە داواکاریەکانی ترەمپیان قبول کردووە وەکو کەنەدا و مەکسیک کە هەر پێش وڵاتانی جیهان یەکەم شوێن کە ترەمپ دەستی بۆ برد ئەم دوو وڵاتە بوو. هەندستانیش بە هەمان شێوە سەرەتا ڕێکەوتێکی باشە کە بەڵام دواتر تۆزە هەندستان خۆی جێر کردەوە لەبەرەوەی لە یاریەکە تۆزێک تێگەیشتووە. هەندستان ئەزانێت کە ئەمریکا پێویستی پێێتی بۆ ئەوەی کە هانی ئابووری هەندستان با گەشەیەکی باش بکە تا هەندستان ببێ بە ڕکابەری چین لە برێوەی کە چین بیر لەوە بکاتەوە ڕکابەری ئەمریکا بێ. بۆ نمونە 3 کەس ڕاکردنەکەن، یەکێک زۆر لە پێشەوەیە، دووەم لە دوای ئەوە، سێمیش لە دوای ئەو. کوورەکەکەمەی بن بێننەوە. تۆ هەوڵبەی سێم نزیکەیتەوە لە دووەم بۆ ئەوەی دووەم ترسی هەبێ کە نەبێتە سێم، تەرکیزی لەسەرەوە نابێت کە بەرەو یەکەمی بڕوە. بێگومان وڵاتەکانی تایوان و سویسرا و بەرازیلیش بەتایبەت بەرازیل جۆرێک لە ناکۆکیان دروست کرد لەگەڵ ئەمریکایە، بۆیە ترەمپ باجی زیاتری بەسەر بەرازیلە سەپاند لەسەر ئەو وڵاتانی کە ڕێکەوتێکی کاتیان کردووە. واتە بۆ دوورمۆدانیان کرۆ 90 ڕۆژ تازیان کرۆ سەرەتا 90 ڕۆژ بێسە 90 ڕۆژی تریش 3 مانگی تریش تازی کرێتەوە کەویش چینە هەرزوو هاتە ژێر باری قسەکانی ئەمریکا و باجێکی زۆری کە لەسەر کاڵای ئەمریکی بوو لای برد. ئێستا باجی ئەمریکا لەسەر کاڵای چینی زیاترە وەک لە باجی چین لەسەر کاڵای ئەمریکی کە پێشتر پێچەوانە بوون. جا ئەمریکا لەمە چی دەسەکەوێت؟ بێگومان باج لەسەر هاوردە زیاکە، ئەوێ بەرهەمی ناوخۆی زیاتر گەشە بکە، کاڵای هاوردە لە ناوخۆی خۆیان گران بکەوێ، شتی ناوخۆی خۆی هەرزان بکەوێ. کەمکردنەوەی باج لەسەر هەناردە بە وڵاتانی تر وای کرد کە کاڵای ئەمریکی باجیان لەسەر کەم بێشتی ئەمریکی لە وڵاتانی تر هەرزان بکەوێ. هەروەها لە پاڵیشە ئەمریکا گرێبەستی گەورەی کردووە لەگەڵ یابان، لەگەڵ کۆریای باشوور، لەگەڵ وڵاتانی ئەوروپا بۆ فرۆشتنی غازی سروشتی بە وڵاتانە بە بەهای 100 میلیارد 500 میلیارد دلار 200 میلیارد دلار کە ئەمە لە پاڵیا ئەم بازاڕەشی بۆ خۆی دروست کرد و هەروەها هۆکارێکیش بوو کە بەشێک لەم وڵاتانە بە 100 میلیارد دلار هان بدرێن چ لە ئەمریکا کۆمپانیەکانیانەوە بەرهێنانکەن. کاڵاکە ناوخۆی خۆی دروست نەکە لە ئەمریکا دروستی کا بۆ ئەوەی دوور بێ لە باجەکان و ئەمە وای کرد هەژمونی ئەمریکا جارێکتر لەسەر ئابووری جیهان گەورەتر و فراوانتر دەربکە. ئەمەش ئەو توانا و هێزەیە کە هەمیشە ئەمریکا لە ماوەی 100 ساڵی ڕابردووە پشتی پێبەستووە کە هەمیشە خۆی نوێ کردوێتەوە، سیستەمە ئابوووریەکەی نوێ کردوێتەوە هۆکارێکیش بۆ پاراستنی سیستەمە بازرگانی جیهانیەکان کە هەمیشە لە خزمەتی ئەوە بوو.
بۆ هیوای هەوینێکی خۆشتان هەبێ ئابوورێکی زۆر باشتان.